میرەکانی کورد و جەنگی چاڵدێران 920 کۆچی ڕەفتاری قزڵباش لەگەڵ کورد و مەزنەکانی کوردی تە ئەندازەیەکی زۆر لێڕەنجاند بوون. سوڵتان بایەزید لەبەر پیری و نەخۆشینی پەرژایە سەر ئەوەی چارێکی بنەڕەتی و خێرای پەرەسەندنی بزوتنەوەی قزڵباش بکات و ڕێوشوێنی لە ناوبردنی دابنێ. دەوڵەتی سەفەوی لە سەردەمی ئەوادا مەزرا و فراوان بوو بگرا چەسپی، بەڵام سەلیمی کوڕی کە لە کۆنەوە ڕقی لە قزڵباش بوو کاتی هاتە سەرتەخت یەکێ لە بەرنامەکانی هەوڵی ڕووخاندنی دەوڵەتی تازە دامەزراوی ئێران بوو. بۆ ئەوەش هەوڵی ئەدا کەڵکی زۆر لە هەستی مەزەبی گەلانی ناوچەکە لەوانە کورد وەربگرێ. مەزنەکانی کورد خۆشیان کە تووشی گرتن و دوورخستنەوە و ئازاردان بووبوون کەوتنە هاندانی سوڵتانی عوسمانی بۆ پەلاماردانی قزڵباش. تەنانەت حەکیم ئیدریسی بەتریسی ناوی لە مەزەبی قزڵباش نابوو مەزەب ناحەق، واتە مەزەبی ناحەق. ئەمەش لە ڕوانگەی دینیەوە دیارە واتایەکی زۆر قورسی هەیە. شەرەفخان لەم بارەیەوە بە ڕاشکاوی نووسیوێتی لەبەرەوەی ئەمیر شەرەف بە چەند ڕۆژێ نەیتوانی ویلایەتی بەتلیس بگرێتەوە و تایفەی قزڵباشی لێ دەربکاو. بەڕازی دڵی سوڵتانی دنیاگەر سوڵتان سەلیم خان زانی کە گەرەکێتی وڵاتی ئێران بگرێ، ئەوسا بە هاوبیری و بە تەکبیری شاسواری مەیدانی تەحقیق، سالاری کاروانی ڕێگەی تەوفیق، دانەری قانونەکانی ئوسوڵ و فڕوع، نووسەری دیوانەکانی معقول و مەسموع، مامۆستای مەدرسەی تەقدیس، سیلالەی عارفی بەدلیس. مەبەستم حەکیم ئیدریسە. لەگەڵ هەڵبژاردەی بیرباشەکانی بنەماڵەی ئاینبەرز و خێرئەندێشانی خانەدانی ڕەفعەت ئاین و ستودەی دەوڵەتخواهانی دوودمانی زیائەدین مەحەممەد ئاغای کەلهوچی، ئیزهاری ئیخلاس و ئیعتقادیان بۆ دەروازەی دەوڵەتی عوسمانی نوان. بۆم مەسەلانەش 20 کەسی لە ئەمیران و حاکمانی کوردستان کردە هاوداستانی خۆی. عەبودیتنامەیەکیان بە مەولانە حەکیم ئیدریس و مەحەممەد ئاغادا ڕەوانەی ئاستانەی ئیقبال ئاشیانەی سوڵتانی کرد. سوڵتانی دۆزلاوێنی دوژمن سووتێن لەسەر داوای ئەمیرەکانی کوردستان بەنیازی گرتنی ویلایەتی عەجەمستان ڕووی کردە ئەرمەن و ئازەربایجان لە دەشتی چاڵدێران لەگەڵ شای ئیسماعیل کەوتە شەڕ و سەرکەوت. ئەمیر شەرەف لەگەڵ هەندێک لە حاکمانی کوردستان لەم سەفەرەدا لە ڕووکاوی نەسرەت قڕینی سوڵتانی زەفەر ڕەهین بوون. لەبەر ئەوەی خان محەممەدی والی دیاربەکر لەو شەڕەدا شەربەتی نەمانی چێشت لە دیوانی شاهیەوە یالەتەکەی ئەو باقراخانی برای و حکوومەتی بەتلیز بە عەوەزبەجی برای و جەزیرەش بە ئەولاشبەجی براکەی تری سپێردرا. کاتێ مەوچی بیڕایەتی سوڵتانی لە لای تەورێزەوە بۆ لای ڕۆم وەرچەرخا، حەکیم ئیدریس بە عیزی عەرزی جەلالی سوڵتانی گەیاند کە ئەمیرەکانی کوردستان لە تاف و ئیحسانی شاهی جیان داوا دەکەن کە ویلایەتی میراتی خۆیان بە خۆیان بدرێتەوە. لەناو ئەوانەدا یەکێ بە گەورە بەگلەربەکدا بنرێ بۆ ئەوەی بە کۆمەڵ بچنە سەر قراخان و لە دیاربەکری دەربکەن. سوڵتانی جێتیسین لە وەڵامی ئەواندا فەرمیان کە هەر کامێ لە ئەمیران و حاکمەکانی کوردستان لێوەشاوەی ئەمیرەلئومەڕایی هەیە لەناو ئەواندا دابنرێ بۆ ئەوەی هەموو ئەمیرانی کورد ملکەچ و گوێڕایەڵی بن و بچن بۆ دەفع و ڕەفعی قزڵباش. سەردارەکانی کورد لەو سەردەمەدا پایەکی ئەوەندە بڵندیان هەبووە کە سوڵتان سەلیم لەو ئیستیمالە نامەیەدا کە ڕاستەوخۆ دوای سەرکەوتنی لە جەنگی چاڵدێراندا لە 2 ڕەجەوی 920دا بۆ دانیشتوانی تەورێزی نووسیوە زاهیدبەجی یەکاری بە فەخری ئەمیرانی کورد ناوەبا. نامەیەکی بۆ حاکمی خێروان نووسیوە کە هاوکاری فەخر الأمراء الكرام فەخر الكبراء الفخام صاحب المجد والاحتشام شەرەف بێگ دامە مەعالی بکە بۆ ڕزگارکردنی قەڵای بەتلیز لە قزڵباش. هەر بەو بۆنێوە فەتەحنامەیەکی تایبەتی بۆ ئومەراء المشرق و قەبائل کورد نووسیوە و مژدەی سەرکەوتنی خۆی و تێکشکانی شای ئیسماعیلی پێداون. هەروە فەتەحنامەیەکی دۆستانەی بە تایبەتی بۆ شار ڕۆستەمبەجی حاکمی لوڕستان لەو بارەیەوە ناردووە. لە پەراوێزی ئەم ڕووداوانەدا ئەگونجێ دوو تێبینی بکرێ. یەکێکیان ڕادەی جیاوازی جۆری نۆڕینی ڕۆم و عەجەم لە کورد و پیاوە گەورەکانی کە ڕەنگە هەندێکی بگەڕێتەوە بۆ جیاوازی مەزەب. دووەمیان پای گەورە پیاوەکانی کورد لەو سەردەمەدا و ئەو دەوری ئەیانتوانی لە دۆڕاندن یا بردنەوەی هەر ململانێکی نێوان ڕۆم و عەجەمدا بیجێڕن. شاه محەممەد خودابەندە نمونە 6 کورد مەعدەنی شەڕ و مەنبەعی زەر 986 کۆچی. شاه تاماز لە پاش تەمەنێکی درێژ و زیاتر لە 40 ساڵ حکومڕانی مرد 984 کۆچی. حەیدەر میرزا خۆی لە جێگەی باوکی لە سەرتەخت دانیشت. بە پیلانی پەریخان خانم شازادەی بەدەسەڵاتی دەرباری سەفەوی حەیدەر بەکوشت و لە ناو کوڕەکانی تەحماسدا ئیسماعیل کە ماوەی 20 ساڵ بوو لە زینداندا گیرا بوو لە جێگەی باوکی بە ناوی ئیسماعیلی دووەمەوە دانرا 984. ئیسماعیل کابرایەکی ڕق ئەستوری دڵڕەق بوو. زۆرایەتی شازادەکانی سەفەوی کوشت.
لەوانە جگە لە محەممەد میرزای دایکبرای هەموو براکانی خۆی مستەفا، ئیمام قولی، سوڵتان عەلی، مەحموود، ئەحمەدی لەناوبرد 984. هەروەها ژمارەیەکی زۆر لە سەرانی دەسەڵاتداری قزڵباش. ئیسماعیل کابرایەکی بەدخوو بوو، هەم تلیاچی بوو هەم نێرباز بوو. پەریخانی خوشکی کە خۆی دەستی لە دانانیدا هەبوو ژێوان بوو لە کارەکەی و سلێمان میرزای دایکبرای کوژرا، ئەترسا ئەویش ڕۆژێ بێتە کوشتن. هەر ئەو لەگەڵ سەرانی قزڵباش ڕێکەوت، پیلانێکیان بۆ لە ناوبردنی دانا، شەوێکیان ژاریان تێکەڵاوی تلیاکەی کرد و کوشتیان. تەنیا کوڕی تاماس کە بە زیندێتی مابوو محەممەدی خودابەندە بوو، ئەویش لە شیراز ئەژیا 938 کۆچی 1004 کۆچی. محەممەد سەرەتا بۆیە لە کوشتن دەرباز بوو چونکە چۆر و بوو دەڵە بوو. ئیسماعیلی نەئەترساپی وابوو هیچی لە دژی ئەو پێناگرێ، بەڵام ئەوەش دادی نەدا. سەرنجام فەرمانی کوشتنی ئەویشی دەرکرد. ئەوەی کوشتنی محەممەدی پێسپێردرا بوو بەهۆی ڕەمەزانەوە کارەکەی دواخست. ئەمەش بوو بەخێر بۆ محەممەد میرزا، چونکە هەر لەو ڕۆژانەدا کە ئەبوو ئەوی تێدا بکوژرێ، ئیسماعیل خۆی کوژرا لەلایەن پەریخانەوە بە هاوکاری سەرانی قزڵباش. محەممەد بە شای ئێران دانرا 985 کۆچی، نردیان بە دوایدا بۆ شیراز کە بێتە قەزوین لەسەر تەختی شایەتی دابنیشێ. شا محەممەد خودابەندە 938 1004 کۆچی یەکەمین کوڕی شاتەماز بوو، لە کاتی مردنی باوکیدا تەمەنی 46 ساڵ بوو. پەریخان بۆ پێشوازی لە شا محەممەدی برای لە کەژاوەیەکی زەرنیگارە کە 400 تا 500 پیادە هەڵیان گرت بوو تا پیرە سۆفیانی لای قەزوین بە پیربراکەیەوە چوو. محەممەد خۆی کەسایەتیشی لاوازی هەبوو. مەهەد عولیای هاوسەری کە بە فەخر نساء بەیگەم و خێر نساء بەیگەم ناو ئەبرا زاڵ بوو بەسەریدا. مەهدی عولیا ڕقی زۆری لە پەریخان بوو، محەممەدی هاندا بیکوژێ. شا محەممەد هەر ئەو ڕۆژە فەرمانیدا بە خەلیلخانی ئەفشار کە لەلەی پێگەیاندنی پەریخان بوو پەریخان بکوژێ. پاش چەند ڕۆژێ پەریخانی خنکان، بەرامبەر بەم خزمەتە شاکە لە پووری کوژراوی بە بکوژ بەخشی. شا کابرایەکی بێدەسەڵاتی نابینا بوو، خۆی لە کاروباری دەوڵەت نەئەگەیاند. مەهەد عولیای هاوسەری کەنەوەی یەکێ لە میرە ناسراوەکانی مازندەران و ژنێکی لێهاتووی خۆبەزلزان بوو، دەستی گرتبوو بەسەر کاروباری دەرباردا، دانان و لابردنی کاربەدەستانی دەوڵەت و سوپا لەدەست ئەودا بوو. کوڕەکانی مەهەد عولیا هێشتا منداڵ بوون. حەمزەیان کە دانا بە وەکالەتی دیوانی عەلا واتە جێنشینی باوکی تەمەنی 11 ساڵ بوو، لە باتی ئەو دایکی کارەکانی بەڕێوە ئەبرد. سەرانی قزڵباش لە ناو خۆیاندا ناکۆک و ناتەبا بوون، پیلانیان لە یەکتریە جێڕا. هەلومەرجی ناوەی ئێران شێوا بوو، ئاژاو و شەڕ و شۆڕ، مەشهەد، هیرات، مازندەران، قەرم، شیروان و ناوچە کوردنشینەکانی خۆی ساڵماز ورمێ گرتبووە. سەرکردەکانی ئێران گویان نەئەدا فەرمانەکانی شا محەممەد، بە ناکۆچەکانی ناوخۆیانەوە خەریک بوون. سنووردارەکانیشی ناوەڕۆکی پێگاتنەکەی سلێمان تەهماسپیان پشتگوێ خستە بوو. بابی عالی ناکۆچی ناو سەرانی قزڵباش و لاوازی دەرباری ئێرانی بەهەلزانی، کەوتە شەڕفرۆشتن بە ئێران. لە پێشەوە کووردە داغ لە دڵەکانی سەر سنوورەکانی گاڵدا هێرش بەرنە سەر ناوچە سنووریەکان، پەلاماری خۆی و ورمیاندا و گرتیان. دەرباری ئێرانی تینی بەرەنگاری تێدا نەمابوو، هێزەکانی ئێران خۆیان لەبەر هێرشی عوسمانیدا پێ نەئەگیرا. شا محەممەد داوای لە ئەمیرخانی مووسڵ و بەگلەربەجی ئازەربایجان و محەممەدخانی تەخماق ئێستاجلو و بەگلەربەجی ئەرمەنستان جەغور سەعد و ئیمام قولیخانی قاجار و بەگلەربەجی قەرەباغ کرد بەر لە هێرشی عوسمانی بگرن. ئەوانە لەبەر ناکۆچی ناوخۆیان شتێکی ئەوتویان پێ نەکرا. ئۆردوی عوسمانی قارسی ئاوەدان کردەوە، بە ناو قافقازدا پێشڕەوی کرد، گورجستان و شیروانی گرت 986. لەم شەڕانەدا بە تایبەتی لە تێگەڵچوونێکە لە چڵدر ژمارەیەکی زۆر لە مەزنەکانی کورد کەوتنە بۆ سێ قزڵباش و کوژران. مەهەد عولیا حەمزە میرزای کوڕی لەگەڵ خۆی برد و خۆی چوو بۆ قەرەباغ بۆ سەرپەرشتی ڕەوتی جەنگ. عادلگرای خان یەکێ لە ئەمیرانی تاتار لە یەکێ لەو شەڕانەدا بەدیل گیرا بوو، بەدیلی نردیانە لای مەهەد عولیا، ئەویش بەڕێزەوە نردی بۆ قەزوین. خۆشی ڕێزنەگرتن و سوکایەتی پێکردنی سەرانی قزڵباشی کردبۆ بیان و بە پەلە گەڕایەوە قەزوین. شانە ئومێد بوو لە هێزەکانی خۆی و توانای سەرکردەکانی، دڵنیا بوو بە شەڕبەری هێزەکانی عوسمانی پێناگیرێ. کەوتە هەوڵدانی ئەوەی بەڕێگەی دیبلۆماسی ناکۆچیەکان لەگەڵ بابی عالی لە سەر بنچینەی پەیمانی ئاماسیە چارەسەر بکە. بۆ ئەو مەبەستە نامەیەکی بۆ سوڵتانی عوسمانی مورادی سێهەم نووسی. مەهەد عولیا عادلگرای بۆ دڵنەوایی و میوانداری بردبووە ناو یەکێ لە کۆشکەکانی خۆیان. سەرانی قزڵباش خۆیان لە بەهانە بوون لەم ژنە ئێرانیە بەدەسەڵاتدا، ئەیانویست ملی بشکێنن. تاوانی حەزلێکردنی ئەمیری دیریان بە پاڵدادا. داوایان لە شا کرد ئەم ژنە لە کاروباری دەربار دوور بخاتەوە. شا دەستی بەسەر هاوسەرەکەیدا نەئەڕۆشت. سەرانی قزڵباش هەڵیان کوتایە سەر ماڵی شا.
بوو بە دەمەقاڵێ لە نێوان مەهەد عولیا و سەرانی قزڵباشدا. سەرانی قزڵباش مەهەد عولیا و دایکیان لە باوەشی شاه محەممەددا کوشت. عوسمانەکان هەلیان بۆ هەڵکەوتبوو هەموو ناکۆچە کۆنەکانی نێوان هەردوو دەوڵەت بژێننەوە، مەرجەکانی کۆنیان دووبارە ئەکردەوە و بۆ ڕاگررتنی جەنگ پیان لەسەر ئەوە داگرت سمی ئەسپی هێزی عوسمانی بەسەر هەر ئەرزێکی ئێرانیدا ڕۆشت بێ بخرێتە سەر قەڵەمڕەوی عوسمانی. سەلماندنی ئەوەش بۆ دەرباری سەفەوی ئاسان نەبوو. لە ماوەی حکومڕانی شاه محەممەددا پەیوەندی ئێرانی عوسمانی بە تەواوی تێکچوو. پەیمانی ئاماسیە خراە پشتگوێ، هیچ پەیمانێکی ئاشبوونەوەی تازەش نەبەسرا. ناکۆچە کۆنەکانی سەردەمی شاه ئیسماعیلی یەکەم و سوڵتان سەلیم زیندوو بوونەوە. ڕەوتی جەنگ بە قازانجی عوسمانی بوو. عوسمانیەکان درێژیان بە هێرشەکانی خۆیاندا. بەشێکی فراوانی قافقاز و لای ڕۆژئاوای ئێران لەوانە شاری تەورێزیان کرد. ئاڵوگۆڕی نامە لە نێوانی شاو و سوڵتان و لە نێوانی کاربەدەستانی گەوری هەردوو دەوڵەت نەگەیشتە ئەنجامێکی تەواو. هەر لەو ماوەیەدا حەمزە میرزا کە ئەویش خۆیدا بۆ بادەنۆشی و نێربازی یەکێ لە هاودەمەکانی خۆی بە مەستی کوشتی. شاه محەممەد لە نامەیەکی درێژدا کە بۆ مورادی سێمی نووسیوە بە بۆنەی هێرشی ئۆردوی عوسمانیەوە بۆ ناو ئەرزیێران لە دوای درێژە پێدانێکی پڕ لە ئاەت شێر قسەی نەستەق و ستایشی دووری پڕ لە چاپلوسی و درێژدادڕی لە باسی کووردا ئەڵێ ئەعلا حەزرەت خاقانی دووهێلانە بەرز لەگەڵ ئەعلا حەزرەت شای بەهەشتی ئەنارەڵڵا و بورهانهوما ڕێگەی پێگاتن و دۆستایەتیتان گرت و بەیداغی فیتنە و فەساد و جیدال کە مایل لە ناوچوونی عاجزان و مەساکین بوو هەڵ نەکرد و بەپێی فەرمانی واجب الأزعانی إنما المؤمنون إخوة فاصلحوا بين أخويكم بانجي فيض انتماي وإن الطائفتان من المؤمنين اقتتلوا فاصلحوا بينهما بجيهناو بو خوشي حالو بجيهناني آواتكاني فرقكاني إسلام أمة خير الأنام عليه الصلاة والسلام بنشيني دريجماوي صلح صلاح أفضل الصدقة إصلاح ذات البينيان دانا. شعر فاصلح إذا كان الصلاح موافقا وإصلاح ذات البين خير فوائد. ئەگەر بە سوڵح بتوانی لەگەڵ دوژمن ڕێگەی ویفاق بگری ئاشتی لە جەنگ باشترە بۆ سوڵح و سەلاح و ئیسلاح تێبکۆشە چونکە فەلاح لە سەلاحدایە. والحمد لله تعالى لەلای ئێمەوە سوڵح و سەلاح بە باشە وەڵام دراوەتەوە تا ئێستا بۆ پێویستیەکانی ئاوەدانکردنەوە و دامەزرانی ئەو پەڕیتە قەلامانداوە. لە تووڕەهاتی ئیعویجاجی لوجاج پێی ئیقداممان کێشاوەتەوە ڕێگەی ڕاستمان بە پێی سەدق و سەفا پێواوە. دوایەوەی کە حەزرەتی شای بەهەشتی ئەعلى الله مەکانه وأنار الله برهانه بەپێی كل شيء هالك إلا وجهه باروبنەی فەنای لە مەعبەری فانی دنیاوە بۆ سەرای مستەقڕی باقی ڕاکێشا ئیسماعیل میرزا بوو بە مەسەری ئاساری ئەشار و هەنگاوی لاسایی لە دۆڵی ئەخلاق و ئەتواری باو باپیرانی مەزنی خۆیدا نەناو کەوتە ڕشتنی خوێنی براو خزمەکانی و بڕینی سیلەی ڕەحم کە جوتە لەگەڵ ئینەه من العمل الشەیطان هەمویانی بە کفنی خوێناییەوە ڕەوانەی شکاتگای عەرەسات کرد. لەبەر ئەوە لە نەمامی هیوا جگە لە حەسرەت و مەلامەت هیچ بەرێکی نەچنی و لە بەخت و تەختی سەڵتەنەتەکەی هیچ خۆشیێکی نەدی. هەرکە لە بارگای تؤتي الملك من تشاء وديوان شاهنشاهي وما النصر إلا من عند الله منشور إحساني عسى ربكم أن يهلك عدوكم ويستغلفكم نشاني بيابرزي إنا جعلناك خليفة في الأرض بناوي أمر صوزو نسرا وازي لهمو وادي جناو ببي الولد الحر يقتدى بآبائه الغر كوتا بيروي سنة برزي حزرة شاهي بهشتي لەگەڵەوەی بە هیچ جۆرێنە مەراسیمی پیرۆزبای و نەپێویستیەکانی پرسە لە هیچ جێشی ئەو لایەوە دەرنەکەوت ئێمە دۆستی نامەیەکمان لەسەر بنچینەی تەواوی دۆستایەتی وێچێتی بۆ نوێکردنەوەی ڕێوشوێنەکانی دۆستی و خۆشەویستی بە سەعادەت مەئاب وەلیبەجی وەکیلی حکوومەتی دەرگای محەممەدی سوڵتاندا بۆ دەرگای فەلەگوێنە ناک. هێشتا ناوبراو نەگەیشت بۆ تەورێز هەواڵهات کوردانی باوەڕ پێنەکراو کە وەکو بوو میشوم بە شەو بزۆز و بە ڕۆژکوێرن و لە طریقی سوداد و سەبیلی ڕەشاد مەحروم و مەهجورن ئەغلافی کیرامی ئیبلیس و ئەهدافی سیامی تەبلیس و معدەنی شەڕ و منبعی زەڕن ناوەڕۆکی وجوه يومئذ عليها غبرة ترحقها قطرة لناوچەوانیان نووسرا و لە سەحیفەی ئەعمالیان گوتراوی كأنهم حمر مستنفرة فرد من قسورة تێئەگەی پەلاماری ورمیاندا و حسێن خان سوڵتانی خەنسووری حاکمی ئەویان بە گفتی دروی بێبناغە و بەڵێنی پۆج لە شار دەرهێناوە ئاڵای ئاەتی زوڵمەتی فسق و فجوریان هەڵکردووە ماڵ و عیالی دەردمەندان و ژێردەستانیان بەتاڵان بردووە ڕعایە و عەجەزە و مەساکین کە ئەسڵان ئەسەری فەساد لە وجودی بێوجودی ئەوان ناوەشێتەوە کوشتووە مناڵانی موسڵمانیان دیل کردووە
دەستی کڕین و فرۆشتنیان تێناون. هەر لەم کاتەدا دیسان هەواڵ هات کە فیرقەیەکی تری ئەم تائیفە پڕتەفرەقە بێبونیادە شەبەی خونی مەحموود بەجی ڕۆملوی حاکمی خۆی لە کاتێکا مەستی خەوی غەفڵەت بووە کردووە و کوشتویانە. ئەم محیبە خێرخوازە لەم مەسەلانەدا ئەسڵەن و مطلقاً گوێی نەدای ئەوانە هەمووان چاوەڕێ بوون کە فەساد و ئیفسادی ئەم جەماعەتە بگاتە سامیعی جەلال و بەپێی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەر یەکەیان بە جۆرەی کار و کردارەکانی خۆی سزا بدرێن. کەچی هاوزەمانی ئەم حاڵە هەواڵگەیشت کە لە پاشا چۆتە سەر مەڵبەندی شیروان و دەوروبەری کۆشکی سڵح و سوودادی بە ڕەشەبای پەیمانشکێنی و بێبەڵێنی وێران کردووە هەر لەبەر ئارەزووی فەساد و بیری لاساری ئاڵای عهد و میساقی نەواندووە. وەکو ئەڵێن شاخۆی کوێر بووە سەرڕای ئەوەی بێدەسەڵات بووە بەشداریشی کەمی کردووە لە داڕشتنی سیاسەتی ناو و دەرەوەی دەوڵەتی سەفەویدا. لە سەردەمێکە مەهەد عولیای هاوسەری و هەندێک لە سەرانی قزڵباش و دوای کوژرانی ئەویش ئیتر ئەم هەر بەناو شابوو ئەجینا دەسەڵاتی ڕاستەقینە لە دەست کاربەدەستانی دەربار و سەرانی قزڵباشدا بووە. ئەشێ ناوڕۆکی ئەو نامەیە بە هەڵوێستی ڕسمی دەستگای حکومڕانی قزڵباش لەگەلی کورد و ڕاپەڕینەکانی دابندێ. ئەوەش دوایی لە سیاسەتی کوردی شەعەبازدا بەڕوونی دەرکەوت.